بۆ پێشەوە بەرەو پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان. کرێکاران، کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان، جەماوەرێکی سەدان هەزار کەسی لە ئێوە بۆ پەیداکردنی کار دەبێ دەرکا و دەرک و شارە و شار بگەڕێن. ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ مەسئولیەتێکی لە ئاست ژیانی ئێوە و ئەندامانی بنەماڵەکانتان نەگرت بەتە ئەستۆ. تەقالا و چنگەکڕەی ئێوە بۆ بەڕێچوون لە ڕێگای دەستفرۆشی و کاروانچێتی و کۆکێشیەوە هەموو ڕۆژێ هێرشی دەکرێتە سەر. خەباتتان لە شوێنەکانی کار، لە کارگاکان و کارخانەکان و پورەخانەکان بۆ زیادکردنی حەقدەست و ئەستاندنی مافەکانی خۆتانە لەگەڵ مقاومەتی قانونی و دام و دەستگاکان و هێزەکانی ڕژیم بەرەو ڕوو دەبێ و لە هەموو تێگایەک ئەو قانونانە و ئەو هێزانە بەرامبەر بە ئێوە پشتی خاوەن سەرمایەکان دەگرن. دەوڵەت بۆ چارەسەری هەموو بوحران و گیرروگرفتێکی خۆی هێرش دەکاتە سەر ئاستی گوزەران و بەڕێوەچوونی ئێوە. پێداویستیەکانی ژیانتان هەموو ڕۆژێ گران دەکرێت. ئیمکاناتی ژیانتان هەتا دێ بەرپەرزتر دەبێتەوە. هەر ڕۆژەی ژمارەیەکی زیاتر لە منداڵەکانتان لە ئیمکانی خوێندن و لە دوکتور و دەرمان بەهداشت مەحروم دەبن. پێکهێنانی ڕێکخراوی کرێکاران بۆ دیفاعی یەکگرتووانە لە ماف و داخوازیەکانیان قەدەغەکراوە و مانگرتن و خۆپشاندان و هەر چەشنە خەباتێکی جەماوەری کۆمەڵانی بێبەشی زۆر لێکراو ڕێگای لێدەگیریێ. ئەوەڵی مانگی مەی ڕۆژی کرێکار دەرفەتێکە بۆ ئەوەی کرێکارانی کوردستان لە کۆڕ و کۆبوونەوەکانیاندا ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بەم وەزعیەتە و ئەزمی خۆیان بۆ خەبات لە پێناو داخوازیەکانیاندا نیشان بدەن. هەروەها جێ خۆیەتی هەموو جەماوەری زەحمەتکێش و زۆر لێکرا و ئازادی خواز کە دەسەڵاتی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی تووشی مەینەت و ڕۆژەڕەشی کردوون بە بەشداری لە مەراسمەکانی ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا بەڕاگەیاندنی پشتیوانی خۆیان لە خەباتی چینی کرێکار لە پێناو ئازادی و بەرابەریدا ڕێز بگرن لە خەباتی بەشەری ئەداڵەت خواز و پێشکەوت و خواز لە پێناو بەدیهێنانی ژیانێکی ئینسانی و سەربەرژانەدا.